دکتۆر چۆن بتوانێت متمانەی نەخۆش بەدەست بهێنێت بۆ ئەوی نەخۆشکە دووبارە سەردانی بکات و یانش متمانەی پێ بکاتەوە چکە زۆر جار ئەوەندەی ئەو متمانەیە و ئەو سیقەیە لە بینی نەخۆش وا دەکات کە نەخۆشەکە چاک ببێتەوە ئەوەندە عیلاج کاریگەری نییە. نەخۆش هەیە دێ ینی بەس بە دوو قسان دلیدا دەکەوی تێدەگەی هاتیە لەوەی دوو قسەی لە تو جۆ لێبی باشە ئەتۆ کو ئەو دوو قسەیە کو دەگەی ئەو دوو قسەیە کە پێی بڵێ بەوەی ئەتۆ زانێرێکی زۆرت هەبیتن زانستێکی زۆرت پێبی زۆرت پێبی ئەتۆ کە زۆرت پێبوو ئیدی دەزانی ئەتۆ کو بچێ ناو بابەتەکەی یان دەزانی نەخۆشەکە چی دەوێتن ئافرەت هەبووە بنی پێم دێشی پشتم دێشی سرم دێشی باسی هەموو شتەکە شوها باشە هەموو شتەکە لۆ دەکە باسی ئەو شتەی ناکەکە لۆی هاتیە ئیدی ئەتۆ دەبی بزانی کۆ بگەیە ئەو شتەی یعنی تێدەگەی و زۆر نەخۆش هەیە زۆری پێخۆش دەبی ئەگەر بزانی ئەتۆ شارەزای بووی دەیناسی کەسە چی نەک هەموو جارێ بێ هەموو حکایەتی لۆ بلێتەوە یعنی مەبەستم دۆکمنتیشن تۆمارکردن زۆربەی دکتۆرەکان تۆمەر ناکەن ئەو مەسەن ئەوڕۆ هاتێلام کە هاتێلام لێت دەپرسم ئەو پرسیارانە وەڵامەکان لای خۆم دەنووسمەوە دوایێ تێبینیم هەیە لەسەر تۆ مەسەرەن تێبینیم کرد کە بارێت دایرە باری ئابووریت خراپە تێبینێش دەنووسم زانیم لە ماڵەوە گرفت و شتی واتێ تێبینێش دەنووسم هەر لای خۆم بیناسمەوە جاری دووەم کە دێتە لام ئەو شتانەی لێ ناپرسمەوە پێی دەڵێ مەسەن ئەگەر منداڵێکی هەبوو منداڵەکە تەواو نەبوو مەشغوڵی ئەو منداڵی دەبوو دائیمەن لە دکتۆر کوڕەکە چی لێ هاتەوە زۆری پێخۆش دەبی کەواتە ئەتۆ ئەگەر زانیت ینی ئەو نەخۆشە هەستی پێکرد ئەتۆ وەکو کتابەکی کراوەی لە بەردەم ئەو دکتۆرەکە دەزانی بستە ناو هەموو بابەتەکان زۆر بە ئاسانی سقەی پێت دەبیتن یعنی نەخۆشم هەیە باوەڕ دەکەی لە بەسڕا لە بەغدای دێن لە کەرکووک مشکلەکەی وی ئێستا بەتەمەندا چۆ یعنی لە بێنوێژی و لە شتانە ڕاوەستایە بەس دێتەوە لای من دەلێ ئەمن لەگەڵ تو مرتەحتم ئەتوو دەزانی ئەتوو شارەزامی مەسەن ئێستا بوویت تەمەنی گەیشتە 55 زەختی زۆرە شەکرێ هەیە لە بۆ ئەو شتانە دەتوانێت بستە لای دکتۆریشت کە بس دێتەوە لای من لەبەرچی لەبەرەوەی هەستی کرد کە ئەمن شارەزایمە ئەو جەمتپانەی بەم دەبیتن.